تماشاوان هێژا دەربارەی وان ێریشên ئەمریکا و ئیسرائیل لەسەر ئیرانê de em ê berê xwe bidin bajarê Silêmaniyê li wê dike hevalê me rojnamevan jabar Jelal li gel me hazir e. Mamoste dema te xweş be. Agahiyên herî dawî di nava destê te de tu bi temaşavanê me re ragihîne çi ne gelo? سلااوتان لەبێت ڕۆژ باش سلااو لە بینەرانی عزیزی ڕۆنایی تیV سپاس بۆ ئێوە بێگومان وەکو لای هەمومان ڕوونەکە لە دوێنێ بەرەبیانەوە ینی کاتژمێرێکی زووی بەرەبیانەوە هێرش و هەڕەشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران دەستیان پێکردووە بینیمان ئیسرائیل لە دەستپێکدا بە چەند موشکێک هێرشەکانی دەست پێ کرد و دواتریش هێرشی ئاسمانی بێگومان دەستیان پێکرد بۆ سەر وڵاتی ئێران ئەمریکا دواتر تەڤلی ئەو هێرشانە بوو لەگەڵ ئیسرائیلدا بە هاوبەشی هێرشیان بۆ سەر ئێران دەستیان پێکرد چەندین مۆڵگەی گرنگ لە ناوەڕاستی شارەکانی تاران ئەسفەهان بێگومان کرانە ئامانج و هەمومان دەبینی کە ئەنجامەکان چۆنن وەکو دوایین زانیاریەکان بێگومان ڕاگەیاندنی سەرجەم یاخود ئەو کەسانی کە کوژراوە لە ئەنجامی هێرش و هەڕەشەکان بۆ سەر ئێران بڵاو کراونەتەوە دەبینین هەریەک لە عەلی خامنەیی بێگومان ڕابەری باڵای ئێران لە هێرشەکانی سەرتاراندا دەکوژرێت بێگومان لە هێرشەکانی سەرەتا ئیسرائیلدا عەلی خامنەیی بە پێی بڵاوکراوەکان ناکوژێت چونکە هێرشەکان موشەکی بوون بەڵام دواتر ئەمڕۆ ئیسرائیل بڵاوی کردەوە کە لە دواتردا کە هێرشی ئاسمانی دەست پێ دەکات عەلی خامنەیی بەم شێوازە کراوەتە ئەنجام هاوکات کوژراوە عەلی شەبغانی هەیە کە ئەویان هەم ڕاوێژکاری عەلی خامنەییە لەگەڵ عەلی خامنەییدا کوژراوە عەبدوڕەحیم موسەوی سەرۆکی ئەرکانی سوپای ئێرانە ئەویش لەو هێرشانەی کە بۆ سەر ئێران بێگومان کراون کوژراو کراوەتە ئامانج فەرماندەی گشتی سوپای پاسداران هەیە بێگومان چەندین فەرماندار باڵادەستی تری ئێران لەو هێرشاندا کراونەتە ئامانج لە دیاترین لە کۆتەکانی هێرش و هەڕەشەکانیانی بۆ سەر ئێران ئەمڕۆ لە ناوخۆی ئێراندا جوڵەیەکی گرنگ هەبووە نەک ئەمڕۆ بەڵکو کەمێک پێشە سابەر لەوەی کە داخڵی بەرنامەکە ببین خوێندکارانی 13 زانکۆ لە ئێران هاوپەیمانی ڕادەگەێنن بۆ بەگەشتداچوونەوەی ڕژێم دەبینین کە یعنی هەم زانکۆکان هاوکات هەم خەڵکی مەدەنی ناو شارەکان بە تایبەتی تاران شارە کوردیەکان هەڵوێستی گرنگیان دەبێت لە هەم سەرهەڵدانی گەلان لە ڕۆژهەڵاتی کوردستان و هاوکات ئێراندا هەم لەو هێرشانی کە بۆ سەر ئیسرائیل هەبووە خوێندکاران هەمیشە وەکو چینێکی چالاک بێگومان هەڵوێستیان هەبووە 13 زانکۆی گرنگ و ناوەندی کە خوێندکاری گرنگ و باڵادەستیان تێدایە ئەمڕۆ هاوپەیمانێتێکیان ڕاگەیاندووە بۆ بەگەشتداچوونەوەی ستەم هاوکات لە دژی ڕژێمی ئێران بێگومان دەبینین کە لە ماوەکانی ڕابردوودا ینی لە کۆتاییەکانی ساڵی 2025دا تاوکو مانگێک پێش ئێستاش کە سەرهەڵدانی گەلان گەرم گوڕ بوو هاوکات چڕۆپەر بوو لە سەرجەم شارەکانی ئێراندا خوێندکاران چالاکی زۆر گرنگیان هەبووە و هاوکات پێشنگایەتیشیان کردو هەڵبەتە بۆیە دەبینین کە خوێندکاران ئێستادا هاوپەیمانێتێکی گرنگ ڕادەگەێنن بێگومان دەبینین کە لە پای سەرجەم و هێرشانەشدا ینی ئێران دەستەوەستان نەبووە ئەویش هێرشی کردووە بێگومان زۆربەی وڵاتە عەرەبیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردوتە ئەنجام هەرچەند ئەمە کارێکی زۆر هەڵەیە کە ئێران لە دۆخێکی هێندە خراپی خۆیدا ئەنجامی دەدات زیادکردنی دوژمنەکانە بۆ خودی خۆی بەڵام هەرێک لە ئوردن لە ئیمارات لە قەتار تاوکو عێراق لە ئیمارات هەروەکوتم بێگومان زیانیان بەرکەوتووە لە باشووری کوردستانیش بێگومان بێبەش نەبووە لەو هێرشانی ئێران کە بۆ سەر مۆڵگەکانی یاخود بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە باشووری کوردستان و لە عێراقدا کردوێتی بەبێ ئەو زانیارەی لە بەردەستی مندا ینی لە دوێنێەوە 10 جار هێرشکراوەتە سەر باشووری کوردستان لە سنووری پارێزگای هەولێردا یاخود لە سنووری شاری هەولێردا 2 جار لە ناحیە یاخود لە شارەدەی هەریر دراوە کە بنکەیەکی گرنگی ئەمریکا ساڵانی ڕابردوو لێ بووە ئێستا باستەوە دەکرێت کە ئەو بنکەیە چۆڵ کرابێ بەڵام ئێران دەستی لە هەڵ نەگرتووە دیارە زانیاری تایبەتی لایەکە بنکەکە هێشتا لەوێ ماوە بنکەکەش بە دیاریکراوی لە ناو مەتاڕی هەریردایە دەبینێت کە لە دوێنێەوە یاخود ئەمڕۆ بەرەبیان کاتژمێر 5:30 بەرەبیان وڵاتی ئێران هێرش دەکاتە سەر مەتاڕی هەریر بنکەیەکی گرنگی ئەمریکا لەوێ هاوکات کاتژمێر 7 دووبارە هێرش دەکاتەوە سەرواتە 2 جار هێرشی کردوتە سەر یەک مۆڵگەی ئەمریکا لە باشووری کوردستاندا و بە دیاریکراوی یاخود بەگشتی 10 هێرش بۆ باشووری کوردستان لەلایەن ئێرانەوە کران. بله هەبال ژەبار وەکی دن ئەم بەحسا زرارên گۆلسەر باشووری کوردستانê
هەلبەت قۆنسڵخانەیەن ئەمریکایەژی لە هەولێرێ هەنە گەلۆ زرار لەسەر باشووری کوردستانی هەتانەها هەتاوانکێلیان هەنەیانە؟ بەڕاستی دوێنێ هەر لە دەستپێکی وڵامدانەوەکانی ئێران بۆ ئەمریکا یەکێک لە گرنگترین ئەو مۆڵگانەی کە بەلایەوە گرنگ بوو ئێران لێ بدات کە بنکەی ئەمریکا بوو کۆنسڵخانەی ئەمریکا بوو لە بەدیاریکراوی لە شاری هەولێردا چونکە گەورەترین ینی کۆنسڵخانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ماوەی تەنیا 2 مانگێک دەبێت کە ئەم کۆنسڵخانەیە کراوەتەوە کە بێگومان لەکردنەوەشیدا بانگەشەیەکی گەورە و هاوکات ئاهەنگی گەورەشی بۆ کرابۆیە گرنگ بوو بەلای ئێرانەوە کە یەکێک لە گرنگترین ئاماجەکانی کۆنسڵخانەی ئەمریکا بێت لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری هەولێردا لە دوێنێەوە چەند جارێک هەوڵدراوە بێگومان هێرش بکرێتە سەر و هێرشەکانیش بەڕاستی هێرشی گەورە بوون بەڵام وەکو باستە دەکرێت کە ڕادارەکان هاوکات سیستەمی بەرگری کۆنسڵخانەکە هێرشەکانیان ڕەت کردوتەوە لێرە و لەوێ ینی هەندێک بالستی یاخود موشەکی ئێران کەوتونەتە خوارەوە بە دیاریکراوی لە کەرکووک یاخود لە چەند ناوچەیەکی تر کە هاوڵاتیان بینیویانن بەڵام سەرجەمیان تێکشکاو بوون زیانێکی گیانیان نەبووە زیانێکی ئەوتۆیان نەبووە و دۆخی هاوڵاتیانیش بەڕاستی لە باشووری کوردستاندا هەندێک دوێنە شەو جموجۆڵی پێوە دیار بوو ینی خەڵک خەمی خۆی بوو بەنزی خانەکان بەرنەکەوتن یاخود بۆ کڕینی غاز بۆ کڕینی پێداویستیەکان بەرنەکەوتن بەڵام دڵنەوەیەک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە درا کە ینی مەترسێکی ئەوتۆنی لەسەر باشووری کوردستان هاوڵاتیان پێویست ناکە کە لە دۆخێکی هەندە سەرەتاییدا بێگومان ڕووبکەنە بازارەکان و پێداویستیش بکڕن زانیارەکان لە باشووری کوردستان بۆم جۆرە بەێ گەلێکی سپاس ji bo nakêtet bi awayekî zindî ji bajarê Slêmaniyê li gel me hazir bû rojnamevan Jabar Jelal gelek spas. Spas xweş.